لە ڕووی استراتیژیەوە ئەم گەڕەکانە شێخ مەقسوود و ئەشرەفیە چ گرنگیەکی هەیە؟ ئەگەر باسی شاری حەلەب بکەین، شێخ مەقسوود 4000 متر مربع ئەو ناوچەیە. ئەو 4000 متر مربع کەوێتە سەر بەرزایی مرتەفعات بەرزاییە واتە شوێنێکی استراتیژیە ئەبێ بیگریتن، چونکە حەلەب هەموو یەکەوێتە بندەستەوە، تایبەتی بڵێن شەقامی مەیدان، شەقامی نیل، ئەگەر قەناس دابەش بکەیت لەو ناوانە ئیتر حرەکەتت نامێنێ. بڵێن لەم بەرەوە ڕووباری قویق، ئەم بەرەوە و بەر ڕووبارەکە تۆ لە بن مەرحەمەتی تۆیە، ناتوانیت یای بجوولەیتەوە. جگەلەوە تۆ سکەی قیتاری سەرەکیت هەیە ئەکەوێتە ڕۆژهەڵاتی شێخ مەقسوودەوە. ئەو سکەی قیتارە خەتی تورکیایە، مباشر دایرەکت ئەڕوا بۆ ناو تورکیا. ئەو خەتی سکەی قیتارە ئەیانەوێتن. لەبەرەوەی ئەگەر تۆ بێنی 50 سیارەی گەورە بێنی بار هەڵگر تانک و زریپۆش بێنی 60 فارگۆن بە قیتارەکە تۆپ و زریپۆش و تانکە گێنینە ناوی. جگەلەوە ئەگەر سەیری بڵێن باشووری بکەی شێخ ئەشرەفی، ئەنجا تۆ ڕێگایەترت هەیە خەت سەریعە کاستێلۆ، ئەو خەت سەریعە دیسانەوە بۆ تورکیا، دیسانە و خەتا ڕاتەوە بۆ تورکیا. تورکیا ئەو ناوانەی ئەوێتن، ینی لێتی بسەنێتن. ئەنجا ئەگەر بیتە بڵین باشووریەوە بە تەواوەتی قەبرستانی گۆڕستانی فەڕەنسیەکان و گۆڕستانی مەسیحیەکانی لێیە. بەڵام لە هەموو حاڵەتەکە ئەو شوانە استراتیژیە تەکتیکێکی زۆر سیر هەیە کە بتوانی کۆنتترۆڵی حەلەب بکەی بە هەموو جۆرێ. لەم حاڵەتەیە ئەگەر هات و شەروانیش لە ناو حەلەبە بووایە تەواو ئەمە ساقت من الناحیە العسکەریە ڕووخاوە، ئەبێ لێی بکشیتەوە نابێ. بەڵام ئەوەی سەیرە بەڵام بڕێکەوە کەمەوە پرسیارەیانی شەروانان دایانزانی کەوتووە. ئەوەی جەنابشت باس کرد لە ڕووی استراتیژیەکەوە، ینی ئەو هەموو هێزش هاتووە دەکەوێت. بەڵێ ئەم شەڕە ینی پرسیارەکە لەوە ئەوەیە، ینی ئەم شەڕە قارەمانانە چی بووە ئەم شەروانانە کردیان؟ لە چیەوە سەرچاوە دەگرێتە بیر و باوەڕە؟ تۆ بزانێ ئێمە کەوتمان 4 ڕۆژ قەناعەت بکە ئەگەر خیانەتی تیانە بووە 4 ڕۆژ زیاتری خایەنتر. چونکە لە ئەشرەفیەوە بڵین لەگەڵ شێخ مەقسوودە تێکەڵە ئەشرەفی 14 دووەنەمە مەساحەکەی 14 دووەنەمە بەڵێ لەوێ بەگارە هەبوو. ئەلبەگارە هاوپەیمان بوون لەگەڵ شەروانان لە 2012ەوە ئەوان ڕێیان کردەوە لە 3 قۆڵەوە هێرش کرایە سەر ئەشرەفیەوە لە باکوور و باشوور و ڕۆژئاواوە، بۆیە توانیان بێنە ژوورەوە بۆ ئاسانیانە. بەڵام ئەو شەروانانەی بەڕاستی ینی مخۆم شخصی سەربەرزم پیان و ینی شەڕێکی قارەمانانەیان کرد ئەشزیانزانی کۆتاییان پێ هاتووە، ینی ئەدۆڕێن بەڵام شەڕیان کرد تاکو و ئاخیر فیشەک بەدەستیانەوە. لە بیرت نەچێت تۆ ئەو ناوچەیە 55,000 بنەماڵی کوردی لێە، خێزانی کوردی لێە. ئەو مناڵانەی کە کشانەوە لێوێنانە و ئەو ئافرەتانەوە ئەو ختیارانەی کشانەوە ئەم شەروانانە ڕێیان کردو بۆ ئەوانە کە ئەمانە بە سەلامەت بن دەربچن لەو ناوچانە و خۆ ڕاگر بن تاکو و ئاخیر نەفەریان شەهید بوو وە سەر کردەوە.